لە سلێمانیەوە دڵنیایی بە هاوڵاتیاندرا کە خۆراکی پێویست بەردەستە و ئەو سنوورانەی کە خۆراکی لێوە هاوردە دەکرێت کە بەسڕە و ئیبراهیم خەلیلە هاتوێ بازرگانی تێیاندا بەردەوامە و نەوەستاوە. خۆشحاڵانە جێی دڵخۆشیە کە کاڵاو کەلوپەلێکی زۆر بە بڕێکی زۆر وە بڕێکی زۆریش بە ڕێگاوەیە کە گاتە گەنجینەکانی شاری سلێمانی. داوا لێرەوە داوا لە هاوڵاتیانەکەین کە پەلاماری شتکڕین نێن و شت کۆنەکەنەوە لە ماڵەکانی خۆیان نەخەسار بێ بە بەردەوامی کاڵاو کەلوپەل و ئەو پێداویستیانەی ڕۆژانەی ژیانی هاوڵاتیان لەبەر دەستایە و بەردەوامیش بەڕێوە کەمیاتی تر دێت لەبەرەوە پێویست بە هیچ ترس و دڵە ڕاوکەیەک ناکە و داواژەکەین نەبێتە هۆی ئەو پەلاماردانە نەبێتە هۆی گرانبوونی کاڵاو کەلوپەلەکان. دڵنیایی دەدرێت کە بەهۆی شەڕەوە گرفت بووە کەمبوونەوەی خۆراک دروست نابێت و ئەگەر سنوورەکانیش دابخرێن کۆگەکانی هەرێم خۆراکی پێویستیان بۆ ماوەی 6 مانگی دیکە تێدایە. بە دڵنیاییەوە هاوڵاتیانی کوردستان دڵنیان دەکەینەوەوانێ ئێمە بۆیە هاتوون بۆ ئەوەی لە ڕێی زوومی کامێرەکانی ئێوە پەیام بدەین بە خەڵکی کوردستان ئەوەندە کاڵا لە کۆگاکاندا هەیە مەترسیمانێک کەسپایر بێ هەتا 6 مانگەکە هیچ ژێ دەتوانین ئیداری ئەو خەڵکە بدەین. بەردەوامی شێت یعنی ئێستا ڕۆژانە دێت ئێستا لە تورکیاوە دێت لەوەم قەسرەوە دێت لە بەسرەوە دێت لە عەقەبەوە دێت نەوەستاوە بە ئێرانەوە ئەو مادانەی کە لە ئێرانەوە دێن داوازینین ئەوە نین ئاساسی نین. ئەمە دەیمەنی کۆگاکانی سلێمانیە کە پڕن لە خۆراک و تەنانەت هێندە زۆرن مەترسی ئەوەشیانە دەکرێت کە بەسەر بچن. بازرگانێک دەڵێت پێویست ناکات کەس خۆراکی زۆر بکڕێت چونکە ئەوان بەردەوامن لە هاوردەکردنی کەلوپەل و خۆراک. بازرگانی من دڵنیایی دەم بە وڵاتەکەی خۆماندا کوردستان و بە عێراقش کە هەمانە ئێمە کە موادی غذایی زۆر زۆرە. دومیان ئێستا خۆت وەک زمانی کۆرۆنا هەموو حدودەکان داخراب نە باخیرەمان نە هیچ شتێکمان ئێمە هەموو وادێکمان هەبوو مواد ئیشەڵا نەگرانە بێ نەزۆش بەس من داواگەریکم لە مارکێتەکان هەیە هەچ کەسێک هات داواشی زۆری کردنیە ئێستا دوێنێ لە مارکێتێکان یەک نەفەرێک 8 فەردە برنجی کڕیوە. ئێمە مارکێتەکانیش حەقیانە نەیدن هەچ کەسێک لە حەدی خۆی زیاتری برد با نەیفرۆشن. هاوڵاتیان خۆیان هۆکاری بڵاوبوونەوەی ترسن بە کۆکردنەوەی خۆراکێکی زۆر لە ماڵەکاندا لە کاتێکدا دوای ماوەیەک ئەو خۆراکانە بێ ئەوەی سوودیان لێوەربگیرێت خراپ دەبن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.